لەگەڵتان بەردەوامین ئازیزانی ئێمە ئەچین لای هەواڵێکی ترمان کە لە ئێستادا ئۆفیسی کەلتوری بەڕێز قوبات تاڵەبانی جێگیری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان پشتگیری خۆی دەربڕیوە کە بە هەموو شێوەیەک پشتگیری دارایی هونەرمەند ڕێبوار ڕەحیمەکات کە تەندروستی لە ئێستادا باش نییە و بەڕێز قوبات تاڵەبانی بەڵێنی ئەوی پێداوە کە تەواوی تێچوەکەی بگرێتە ئەستۆ و بۆ چارەسەر بینێرنە دەرەوەی وڵات و ئەمڕۆدا وەکو دەستگای میدیای کورسات سەردانی هونەرمەند ڕێبوار ڕەحیممان کرد لە نزیکەوە لە هەواڵی تەندروستیمان پرسی و چەپکە گوڵی ڕێز و وەفامان پێشکەشی ئەم هونەرمەندە ئازیزە کرد و چاوپێکەوتنێکی بچووکشمان لەگەڵا کردووە و خۆی باز داواکات کە هێشتا حەزی بەوە هەیە کاری هونەری بکات لەگەڵ باشبوونەوەی تەندروستی و باشتربوونی تەندروستی چاوەکانی دەسەکاتەوە بە کاری هونەری بەرم ببینێت. کاگرە باش سڵاو لێبێ لەسەر ئەو هەوڵەی ئۆفیسی کللتوری بەڕێز قوبات تاڵەبانی داوێتی بۆ چارەسەرکردنی بەڕێستان چیت هەیە و لە ئێستا دۆخی تەندروستی و چۆنە؟ وەڵا ئیشەڵا باشە بین زۆر بەخێر بێنێەوە زۆر سپاسیش بۆ مەکتەبی کاقوبات کە بەهانامەوە هات و داوای ئەوەم هەیە نەکرد بۆ ڕێبوار ڕەحیم بۆ هەموو هونەرمەندانی بکەن بۆ هەر کوردێک بکەن کە زانیان وەزعی مادی باشی یان نەخۆشیەکەی قورسا بینێرن بۆ دەرەوەی وڵات من چاویان ماچەکەم زۆر مەمنونیانم. بەشێکی زۆر لە ئەرشیفی کار و بەرهەمە هونەرەکانە لە نێو دەستگای میدیای کورسات لەسەر شاشەی کەناڵی کورسات پێشکەش کراوە. ئێمەش ئەمڕۆ وەکو دەستگای میدیای کورسات بە پێویستمان زانی سەردانی بەڕێز بکەین. خوا بەخێر بێن سەر چاوم. من شانازیتان پێوەکەم کورسات ماڵی هەمووانە بەڵام یەک تەکلیفیشم لە کورسات هەیە دەمێکە درامای نییە. خەڵک داوایە کاوتا هونەرمەندەکان منوای لێ هاتووە یانی وی لە چاخانەی شەعبە یا لە هەولێرنی وی لە چاخانەی مچکۆیە. یعنی داواکارم لە کورسات بێ بە دەنگمانەوە با نەڵێن کاگرەبوار هەر خەمی چاوێتی خەمی هونەریشمە من ئەو لە ساڵی 21 ئێمە درامامان نەکرد وەختی خۆی تازە باومان کرد ئەو بوسی حەڵقەیەکمان بۆ کورسات کرد لە نووسینی مامۆسا ئومێد بوو ئێوە دەرهێنانی کاگمەریوان برای مجای ئەو داوایم لە کورسات هەیە کە دەست پێ بکاتەوە چکە خەڵکێکی زۆر داوامان لێەکەن. بێگومان کورسات ئەو وێزگە گرنگە بوو کە درامای کوردی بە خەڵکی و بە بینەر ناساند و پێم بڵێ لە دوای وەرگرتنی چارەسەر بە پشتی خوا کە دەچیتە دەرەوەی وڵات بەنیازی دەست پێ بکەیتەوە بەکارە هونەرەکانە. ئینشاڵڵا ئێستا ژێک تۆ زۆزعەم باش بێت بەو تاقە چاوە ئیژەکەم چکە ناتوانم جمهورەکەم داوایەکە. یعنی من ڕۆژانە چەندین کەس کە ئەمبینی یا تەلەفۆنم بۆ کاکسەر هەواڵی ئەوە پرسێ ئەحواڵی چاومە پرسێن جاڵەکە ئیشی تازاکەن ئینشەڵڵا گردووە ئەو سەفەرە ڕۆشتم و هاتمەوە بە ئیزنی خوایشی تازەمە بێت. پەیامی تۆ چییە بۆ کەسانەی لە تەندروستی تۆ پرسن پەرۆشی تەندروستی تۆن هەواڵتە پرسن ڕۆژانە بە تەلەفۆن بێ بە سەردانکردن بێ لێرە لە شاشەی دەستگای میدیای کورساتەوە چیان پێ دەڵێیت؟ من قەرزاری ئەو میلەتم ناتوانم بە هیچ شێ چاکەیوان بەمۆچکە بەم ڕۆژگارە تەلەفۆن بۆ منەکرێ جارێ لە دوێنێەوە لەو هەفتی پێش و پێش سەفەرەکەی تارانم بەسان کەس تەلەفۆنی بۆ کردوم یعنی قەناعەتێ بێ لە ئێرانەوە چەندین کە زاتۆتە سەرخەت کە بێ بۆ لام لەوێ لە ئەوروپاوە چاوی هەر هەمویان ماچەکەم لە سویسراوە لە ئەڵمانیاوە لە سویدەوە هەمووی هاتۆتە سەرخەت ئەڵێ ئەگەر حکومت بۆی نەکردی ئێمە بۆ دەکەین من چاوی هەمویان ماچەکەم قەرزاری ئەو میلەتەم. هیوا و ئاواتی هونەرمەند ڕێبوار ڕەحیم چییە؟ وەڵا هیوا ئاوات بۆیە چاوم چاک بێتەوە بێمەوە سەر شاشەکان ئیشکەمەوە. هەمیشە تەندروست باش پێ ئێمەمان دوود ناکەین زۆر خۆشحاڵ بووین کامڕۆوەک و دەستگای میدیای کورسات سەردانمان کردیت. یاخوا بەخێر بێن جێی شانازین کورسات ماڵی هەمووانە وەکو ساڵان حەزەکەم ماڵی هەمووان بێتەوە. بەسان تەلەفۆن